نازی لێرەیە ئەو تەسووری باوابێ کوڕە بەڵکی بژارە لەیلە من بانە بێ کوڕە بەڵکی ژیارە لەیبا لە من لەبێ بژاری دکتۆری ژیاری دکتۆر بژار ئەو بەندەی من وا دەبێ هەفتەی شەش گەعدە بکە ژیار بێ تاقەت نابێ هەفتەی شەش گەعدە بکە ژیار بێ تاقەت نابێ الله ئەی ئەفەرم بۆ خۆت و گڵماری شامانە ژیاری دکتۆر بژار مەخۆر نازە سەربازی دەدەت نیگات پیلانی ڕۆم و سەرنج شەڕی گەنجەر حاجی دڵما دەبێژی سینەم دەکەی گوناودەر ئاخر چۆن ئەو شوبێنم بە قاتیل و داگیر کرد ئاخر چۆن ئەو شوبێنم بە قاتیل و داگیر کرد جوانە وەک ماسیە تاقانەی نەخەدەیە جوانە وە مەغەسیە یاری من گەلێ جوانە لە دنیا وێنەی نییە ژیانم خۆشەوێن خێڵە پیاوی وانیە ئایم شۆ جوانم بۆ لێدەن بانەڵێ دەنگینیە دارەوە نەخاو هەربینی ناو پەیجیە لێزانی خۆش ناوە و شەمیش تایبەتیە ئای مامە بڵند لێرەیە یعنی ئەو بەرزنجیە لەگەڵ بەرزی برای سڵاو لەو بەرزنجیە سڵاو لەو بەرزنجیە الله ئەو گەرانیەش بۆ یەکەم جار پێشکەش بوو خۆشەویستانی کە لێرە میوانە الله مغلاس مرة وساوى السير دوري لداوى مغلاس مرة وساوى السير دوري لداوى ياري خوم لبتوراوى آخا آخا واخا تلك زرقي وناخا آخا آخا واخا بومبيك لو قوري آخا يلا يلا أو بيكم شار قراني بسرعي يشكل بقوش الثاني ليلة
خۆشەومانن ئەو هەولێریانە خۆشەویستی ژێگری میدیا حسێنن چاومانە ئەژی هۆڵندی بۆ خۆی و جنسی هۆڵندەکەی ئاسمانی وەشەوە دایمە دڵم لەلایەوە ماگ لە ئاسمانی وەشەوە دایمە دڵم لەلایەوە ئەم گاڵەی من بۆ ئەوە ئاگا ئاگاوەغا تێکە جەرگێ مراغا ئاگا ئاگاوەغا بم تێکە لە قۆریاغا گوڵستان زنگوڵی باخۆ بێسان دووشەم مامەی سەرسینەی بۆ خۆڵ دەگرم بەدەستان بەم دەرێ ماچێکی دەڕ بە خاتری خزم و دۆستان جوانی وەک تۆ نابینم تاقانەی لە کوردستان ئەم شەو لە ئەولێرم لە پایتەختی کوردستان هیوای مامە عەزیز بۆ تۆی دەڵێم بە چاوان کاک بە یادی گەردی ناوەستم تاک و بەیان سڵاو لە ڕەوەن بێ بەجود لەگەڵ بەسامجان بەڕێزی هەڵ مەحموود ئەو شەواتم وڵاتان بۆ سەعیدی جامباس بۆ سەعیدی جامبا سڵاو بێ لە جامەکان لە بۆشی جاپا سڵاو بێ لە جاپەکان کوڕی دکتۆر ئیسماعیل سڵاو بێ لە بەرزیشان لێزانی خۆشناوی پێشکەشە با بەڵەنجان دکتۆر بژار لەکوێیە دکتۆر بژار لەکوێیە بەیانی دکتۆرەکان ژیارم خۆش دەوێ لە درۆیە نەکۆبووقدان ژیارم خۆش دەوێ لە درۆیە نەکۆبووقدان ئەم شەوکە میوانم لای ژیارجان شازی گادەی بۆ دەکەم بەسی جزمەکەی قورعان شازی گادەی بۆ دەکەم بەسی جزمەکەی قورعان تا سبەینە وەستی ئەدەی لێی دەخێڵە ژیان ئەو ئەدمینە هاتووە سڵاو بێ لە دارەوان ئەو ئەدمینە هاتووە سڵاو بێ لە دارەوان ئەم شۆ پۆسی بکە یەکسەری لە پەیژەکان با یەک لایشی بکەن توخوا لە جوچکەکان با یەک لایشی بکەن وەڵا جوچکە جوانەکان بڵێن گەعدەی کردووە کوڕی دکتۆر بژارجان کوڕی دکتۆر بژارجان هەڵڵا يلا خيل خيل شيء هي هي دريا ودريا دواي دردي من دريا صد بريانم ديبا ديتهم ياري من قريا صد بريانم ديبا ديتهم ياري من قريا
بای بمانگو برجا دڵێ لە ئیمتیحانە بەرزی دێنم دەراجا دڵێم بە قوربانە بم دڵێم بە قوربانە بم کیژە جوانی تاسوجا باوکە زۆر بێسیقەیە وەک سەیارەی هەڵوجا تۆ نادا بەدەستمەوە بە من دڵێ فڕوجا دەریا دەریا ئەوای دەردی من دەریا 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 ئەوای دەردی من دەریا سەد بریانم دیما دیتم یارێ من گریا سەد بریانم دیما دیتم مام بڵند لەکوێی الله 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 ئەو گۆرانیەش لەسەر داوای کاکە ژیاری دوگە بژار هەولێرم زۆر پێخۆشە ئەو گۆرانیە پێشکەش بۆ خۆشویستانە هەولێرم لەلا خۆشە ماڵی یاری تێدایە هەولێرم لەلا خۆشە ماڵی یاری تێدایە بۆ منیش فەرقی نییە هەر دڵێ ئەڵمانیایە بە یار دڵێن با بڕۆی پێم بڵێن زۆر گەرمایە وەک شەرابی فەڕەنسی ئارەق بە مەمچیدایە خۆشە ماچی لێویکەی شیرنە ئەڵێ حەڵوایە ئێرانم زۆر پێخۆشە بانە لەگەڵ بۆکانە ئێرانم زۆر پێخۆشە بانە لەگەڵ بۆکانە سڵاو بێ لە ژیان سڵاو لەو دکتۆرانە خۆش ناوم خۆشەوێ تایبەت بەمام لێزانە کوڕی دکتۆر ئیسماعیل مام بەرسی لام میوانە سڵاو لە ئەژی ژافە سڵاو بێ لەو ژافانە های ئەحمەدی حاجی نەمرێ سڵاو بێ لەو حاجیانە های بەڕێزی خاڵە مەحموود نێوی لە نێو ناوانە سەعیدی جانبازی سڵاو لەو جانبازانە بۆ ڕەوەند و بەسام بۆیان دەڵێ مەودوانە کاک بەیادی گەردی سڵاو بێ لەو گردیانە کوڕی مام عەزیزە پێشکەش بە هیواژیانە های های بژی بژی فرجا فرا عيلة پروانة فرجا فرا عيلة پروانة ببين الدنيا شيار لكردستانا ببين ونيا بجا لكردستانا هيك تبوش ان شاء الله جوزك كم سرجو لبيرنا يا فراش وكسرجو دمدماني من بلن مكولا ويدو دمدماني من وي وي مكولا ويدو فرجا فرا أغلى پروانة فرجا فرا أغلى پروانة ببينوني الغل جاوان
کوردستان. الله خوشیاوت.